جژنێکی ئەدەبیمانە ئەمڕۆ کە هەموو ئەدیبان و نووسەران لێرەدا کۆبوونەتەوە زۆر خۆشەکە هەمویانە بینین جاری وا هەیە شتێک لە فەیسبووکا بڵاوە بێتەوە هی نووسەرێک نایناسین بەڵام ئەمڕۆ کە هەمویان لێرن شتێکی جوانە و نووسەرانیش کە ئێمە ئەندامی نووسەرانی سلێمانین هەر لە توانم بڵێم لە ساڵی 1970 تا ئێستا دامەزراوە کۆمەڵێ نووسەری جوان هەر لە کۆنەوە هەتا ئێستا خزمەتی ئەدەب و خزمەتی وێژەی کوردیان کردووە. پیرۆزبایی لە خۆم و لە سەرجەم شاعران و نووسەران و ئەدیبانی گەلەکەمەکەم هیوادارم ئەوەی هەمومان ئاواتی بۆ خوازین پاراستنی یەکریزی و تەبایی نێوان ئەدیبان و نووسەران بێت. دانیکردنی ئەم جۆرە تیمە گەڕۆکانە بۆ شار و سەرۆکەکان بەگشتی پێویستە چونکە گەڕێژەیەکی زۆر لە کتێب بەکڕی داشکانت بۆ ئەکات و بۆ سەرچاوی زۆر باشیشی تێدا هەیە. من ساڵانە بەپەرۆشەوە چاوەڕێی هاتنی ئەم تیمە گەڕۆکەم بۆ شاری ڕەوان دچووم و هەر ساڵێک کە دەهێت دێم سەردانی ئەەکەم و کۆمەڵێک سەرچاوی باشی لێ ئەکڕم. من ئەو پرۆژەی کتێبخانەی گەڕۆکە زیاتر لە 5 ساڵە هەمە هەموو شار و شارۆچەکانی کوردستانە گەڕێم بۆ هەموو شار و شارۆچەکان ئەڕۆم و کتێبە بم کتێبە کڕم لە دەستگا چاپەکانی کڕمەوەی فرۆشمەوە بە خەڵک زۆرە لە جۆرەکان هاوکارێکی کەم کەمیش دەتوانم کەم بە خوێنەران. من کتێبم زۆر پێیە زۆرم ناونیشان پێیە ئیتر ناونیشانەکانی ئێمە زیاتر ڕۆمانە مێژووە جوگرافیایە دەرونیە پزیشکیە فەلسەفەیە ینی هەموو بابەتێکم پێیە. باشه رقم شده من تویست شدیه بود شده بود باشم چی تگه هک حالا که دعوی اگه کمه دعوی اگه زۆر جا گەشتیاران لای ئێمە لا ئەدەن پێداویستیەکانی خۆیان لە جلی کوردی پڕ ئەکەنەوە و هەندی جاری گەشتیاری عەرەب گەشتیارانی کە ناوڕاست و باشووری عێراقەوە بە گەشت و سەفەر و سیاحەت یان هەرێمی کوردستانەوە قاتی کوردی و ئەو بابەتانە لەگەڵ خۆیان ئەبەنەوە بە دیاری بۆ خزم و کەسوکاریان ئەبینە ئەم جلە جلێکی جوانە جلێکی کلتوری و ڕەسەنایەتیە زۆر مۆجیبن پێی. پێشتر قاتی سینیمان بۆ هات لە سینەوە دروستەکراوە بە دیزاینێکی کوالێتێکی زۆر بەرزنەوە بەڵام ئێستا مۆدیلی قاتەکانمان گۆڕاوە هەمووی خەیاتەکانمان لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە بەمانە لە مەعمەل دانراوە لە سلێمانی بە دیزاینێکی جوان بە شێوەیەک و بە مۆدیلی تازە هەمووی بۆ دروست دەکرێت